یا باز لە دیارترین فریاگوزاریە سەرەتایەکانەکە بە پیوەدانی دوو پشک و مار لە مۆرزایە بە تایبەتی کە زۆر گرنگە هاوڵاتیان و هۆشیاریانە بێ یاخو کەسێک لە شوێنێکی دوورە دەست تووشی ئەم ڕووداوە ئەبێت چۆن بتانی مامەڵەی لەگەڵا بکەیت. لەم بڕگەیەمانە زۆر بەڕێز دکتۆر دیاری نیهات بۆ پسپۆری نەشتەرگەری گشتی بە وردی گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکە بەیەکەوە بینەری ئەم بڕگەی بین و دواتر لەگەڵتانە بەردەوامە بین فەرموو. سڵاتانە ببینەرانی خۆشەویست لە وەرزی هاوینین و بۆ باسی پێوەدانی مار و دووپشکەکەین زین کاریگەریەکانی لەسەر جەستە چییە؟ بۆکسێک هەیە بۆکسی فریاگوزاری سەرەتایی پێویستە زۆر بەمان توانێک کاچینە دەرەوەی شار بۆ سەیران بە یاخود بۆ شتێکی دیکە پێمان بێ بۆی لە حاڵەتی تایبەت و پێویستە بەکاری بێنین. دواتر باسی واکەین کە پێوەدانی مار و دووپشک یاخود پێوەدانی هەر شتێکی دیکە ئەگەر نەشمانزانی چییە لەو حاڵەتانە چی بکرێت باشترە سەردان پزیشک بکەین یاخۆلەوەی کە بە خۆمان نەکرێت چییە؟ بۆ مەوەسە میوانداری بەڕێز دکتۆر دیاری نیهاتم کردووە لە پسپۆڕی نەشتەرگەری گشتیە. دکتۆر بەخێر بێت. پێم بڵێیت کە ئەچینە دەرەوەی شار بە هەر مەبەستێک بێت بۆکسی فریاگوزاری سەرەتایی سنووقێک کە پێمان بێت چی تیا بێت؟ بەڵێ پێچێکی هیوام سەلامەتیە بۆ هەموو هاوڵاتیان لە مۆرزایە. دیارە ئەگەر خۆڵباری وازمان لێبێنێ ئێستا کاتی چوونە دەرەوە سەیرانە بەڕاستی امتحاناتیش بەرەو تەواو نەڕوا وەکو بۆکسی فریاگوزاری سەرەتایی بەدەر لە پێوەدانی دوو پشکومار پێویستە هەموو کەسێکمان کە ئەچینە دەرەوەی شار پێمان بێ ئەویش مەجموعەیەشتی تیاگە وەکو شاش و مادەی تاقیم و هەروەها پلاستەر و واروها هەندێک جار دەرمانی دژە حساسیت بۆ ئەوی کە ئەگەرێک و لێکێ لێ تووشی ئەو حساسیتە بوو بە پەلە فریایی بکەوین و چارەسەری بکەین. لەم وەرزەدا بە تایبەتی لە وەرزی هاوین و گەرمادا وەکو هەمومان ئاگدارین کە مار و دووپشک بە تایبەتی لەم وەرزەدا بەهێزە بن بەڕاستی واتە تۆکسینەکەیان یا ژەهرەکەشیان هەروازیاکات و ئەکتڤە بن وەچنە دەرەوەیە و وەکو هەمومان نەزانین بە تایبەتی لە وەرزی ڕەشەبای ئەگەر بێت و ڕەشەبا بێت دووپشک لە کونی خۆیەتە دەرەوە بە هەمان شێوە زیادەگا لەجەوە لەبەرەوە بێ زۆر ئاگادار بینە گەریان ببێت و باز لە چارەسەری ئەمانە بکەین. باشترین چارەسەر و هەمومان کە ئەیزانی باشترین چارەسەر خۆپاراستنە بێت و خۆمان پارێزین و تووشی ئەم کێشێنەری بەڵام بەگەر کێشەکەمان توش بوو کاتە پێویستەکات چارەسەری پێویستی بۆ ئەنجام بێت. زۆر دکتۆر باسی ئەوە بکەین ئەگەر ئێمە شتێک پێوەی دان و نەمانزانێت چیە زۆر جار شتێک بۆ لە چزەیەکرد لێ هەڵەسێنێت و کە ئاوڕێیتەوە نازانێت چی بووە لە حاڵەتی شتی لەو بابەتەیە چی بکرێت ئەگەر نەمانزانێت چی پێوەی داوێت؟ ڕاستی ئەمە زۆر باوە زۆر هەیە مەسەلەن کە سیرەکە کە پێوەدانێک دروستە بێ بەس نازانێت چی ئایا دووپشکە ئایا مارە ئایا زەردەواڵەیە ئایا هەنگە ئایا زۆر جار هەیە سیسرک و ئەمانەیە ینی ئەنواع شت هەیە لێرەیە کە بە ئینسانەوە ئەیاوە لەوانەیە مەترسی بە ئینسان بگەین و زەرری پێ بگەینێ بەڵام باشترین شت لەم حاڵەتە ئەگەر بێت و ئێمە پێوەدانێکمان توش ببێ باشترین شت ئەوەیە بە زووترین کات بگەیتە نزیکترین بنکەی تەندروستی یان با بڵین خەستەخانە. بۆچی؟ چونکە زۆربەی زۆری ئەتوانین بڵێن ئەم پێوەدانانە لە جیهانە زەرێکی مەترسی ئەو تۆی نییە بە ئینسانەکەیگەنێ بەڵام ئەگەر دوورە دەست و لە دووربی لە شارە و دوورە دەستبی لە بنکەیەکی تەندروستیەوە باشتر وایە زوو خۆ بگەێنیتەوێت چونکە هەندێک جار بەڕاستی ئەم پێوەدانانە تر هەر جۆرە پێوەدانێک بێ بە تایبەتی ئەگەر سۆرسەکەشی نەزانین لەوانەیە کوشندە بێ بۆ ژیانی ئینسان لەوانەیە تاثیر بکاتە سەر ژیانیش و بێجگەلەوەی کەماکەکانی تووشەکە لەوانەیە کوشندەوە خطورە لەسەر ژیانی مرۆڤەکە دروست بکات ئەو کاتە ئەگەر دووربین لە شارەوە لەوانەیە زۆر بە ئاسانی نەگەینە ئەو شوێنە و چارەسەری پێویستی بۆ ئەنجام بین. باشە کەواتە ئەگەر نەگەیشتین سووربوونەوە ئاوساوێکی کەم بوو ئەمە گرفت دروست ناکات؟ بێگومان ئەوە گرفت دروستەکە باشترین شت لەو کاتەیە کە ئێمە ئێستا باسێک بێت تەنانەت چ لە پێوەدانی مار و دووپشکی شابیا پێوەدانەکانی تر بێت باشترین شت لەو دەقەیە کە پێوەدانە بێت پێویستە کات ئەم شوێنە بە ئاو و سابوون بشۆرێت بۆی پاک بکرێتەوە. دیارە هەر پێوەدانێک بێت لەوانەیە مادەی خۆڵی پێوە بێت بەکتریایی پێوە بێت لەوانێ ڤایرۆسی پێوە بێشتێکی پێوە بێ لەبەرەوە باشترین شت یەکەم شت ئەوەیە بە ئاو و سابوون بشۆرێ. دووەمیان ئەو شوێنی کە پێوە ئیراوە وەکو ئەزانین هەمومان لە جیهانە زۆرترین شوێن کە پێوەدانی تیا ڕۆیە بریتە لە پەلەکان دەست و قاچ باشتر وایە ئەو شوێنە
ئیسراحەت پێبیرێ مەسەن ئەو کەسە ڕانەکە لەسەر یا زۆر نەیجوڵێنێ بۆ ئەمەش بۆچی بۆی ماسوولەکان زۆر حرەکە نەکات و ئەو ژەهر بڵاو نەبێتەوە بە خێرایی بەناو لەشی مرۆڤەکەیە حرەکەی پێنەکرێ نەجوڵێنرێەوە بە ئاو سابوون بشۆرێت و ئەشتوانی بیشی پێچیت بەڵام وەکو هین ناوکو جاران وا بە وکەی لەسەریەوە بیبەستە وکو تۆرنیکە بەڵام ئێستا حالیان ئەوە نەماوە لە زانستا کە باسێواکە بەستن هیچ ئیسفادەیەکی نیە چجا لەسەر و پێوەدانەکەەوە بێ بستێک لەسەر ئەوە بێ ئیسفادەی نیە لە بەرەوە باشتر وایە بەس بیڵیتەوە هەتای گەێنیتە شوێنی مەبەست و بۆی هەنە جار ئەڵێ شوێنەکە هەڵدڕیت و خوێنەکەی هەمژیت و بەڵێ ئەمەشیان اعتقادێکە هەر باسەکرێ لەسەرەوەی ئەمەشیان هەر ڕاست نییە مثلەن کە ئەڵێ شوێنەکە هەڵبدڕیت و خوێنەکە بمژی لەبەرەوەی بڵاوبوونەوەی ئەو ژەهرە لە ١٨ لە ماوەی دەدەقی یەکەمە بڵاوە بێتەوە بە لەشی مرۆڤەکە لەبەرەوە هەڵدڕین و مژینی ئەو خوێنە هیچ ئیسفادەیەکی ئەوتۆی لێ ناکات نەخۆشەکە بگرە لەوانەیە زەرەری زیاتری پێ بکەین لەبەرەوەی برینێکی بۆ دروستەکەی لەوانەیە تووشی ئیلتیهابی بکەیت لەوانەیە تووشی چەندەها ماکی تری بکەیت و ئەوەشی کە خوێنەکان بژێگەر ناودەمی برینار بێت ئەگەر بێت و ئەو نیسبەتێ لەو ژەهرە بچێتە ناودەمی و لەوانەیە ئەویش تووشی ژەهراوی بوون بێ بە هەمان کات لەبەرەوە چەند اعتقادێکی نەک هەر لە کوردستانی خۆمانە لە عالەم میشە باوە بۆ نمونە هەیە بەردەماری پێوتێ جۆرە بەردێکەیە کە مارە ئەڵە گەرمی کۆبی خەرەسەری ئەمە چاگە بێ ئەمەشیان هەر ئەسڵ و ساسی نییە و هیچ هینێکی نییە جاران ئەیان و مەسەلەن بە پەرمەنگەنات بیشۆ ئەوە ئیسفادی هێو ژەهرەکە لەناوە بە ئەمەشان ئێستا هەر باسەوە ئاکرێت کە هیچ ئەساسێکی نییە باشترین شدەوەی کە ئەو پەلە نەجوڵێنرێ و زائیدەن بە ئاو سابوون بشۆرێت و ئەشتوانی بشی پێچی تا گەێنیتە شوێنی مەبەست دکتۆر ئەگەر زۆر دوور بووین هەیە دوو کاژمێر و بەرەو ژوور لە نەخۆشخانەیەکەوە دوورە ئەگەر بزانرێت دوو پشکێکە یا خودمارێکە شتێک بەرەو بابەتە پێوت ئەیە چ نیشانەیەک ئاماژەیە بۆ ئەوەی کە کەسە بەرەو خراپێچێ چکە هەندێک کەس وەگەزانین ئەڵە پێوەی داوە چەند کاژمێر یەکەم هیچ گرفتینە بۆ دوایی ماکەکانیدا بێگومان قسەکەی جەنابتە کە دەرەکەوێت پێوەدانەکە جارێ اعتقادێکی غەڵەتی تریشەیە لای خۆمان ئەو کەسی کە پێوەی ئەیە یەکسەر ئەچێ مارەکەی دوو پشکەکە کوژێ ئەڵە بۆی بزانم جۆرەکەی چییە بۆی جۆرەکەی بزانین چه شتێکی باشە بەس نەک ئەو کەسە بچێ بیکوژێ چکە یەکەم حرەکە ڕائەکا بە دوای ئەمە وتمان ئەو پەلە بێڕێتەوە نەجۆڵێن بێ باشترە دوو کە تو دوای ئەم مارە ئەکەوی بیکوژی لەوانە پێو باتەوە جارێکی کەش پێێتەوە باشڵە بێ بە دوو هێندە بڕۆ باشترین شدەوە لە دوای مەکەوە مەی کوژە بەڵام ئەگەر خوا هاتوو لەو جۆرەکەی زانی ئەمە شتێکی باشە لەو کاتە مەسەن نیشانەکانی چین بام ئەگەر بێت و نیشانەکانی دوو پشک و مار تۆزە لە یەکتری گیان ئەگەر هاتو نەخۆشەکە مەسەلەن ئێمە زۆر لەوە ترسین کە سیستەمێک با بڵێ نیشانەی عام لە نەخۆشەکە دەکەوێت لەو شوێنەیە کە پێوەی عادەتەن سووربوونەوە هەڵ ئاوسان دوورەکەوێ ئەگەر دەرەچێ ئەگەر مار بێ دیارە دوودانی تیژی هەیە ئەی چقێنێ لەوێ ئەمە مارە ژەهراویەکان شوێنی دوودانەکەی دەرەچەکە پێوترێ فانکس ئەگەر دوو پشکیش بێ ئەوە شوێنی یەک پێوەیانە دەرەکەوێت چکە چزوی هەیە پێوەی ئەیە هەڵ ئاوسان و سووربوونەوە ئازارێکی زۆریان بۆ دروستە بێت لەو منطقەیە ئەمە نیشانەکانێتی کە لەو منطقەیە ڕۆیە بەڵام لەمە مشکلەتر ئەوەیە کە ئەگەر بێت و سیستەمیک با بڵین لە سەر لەشی مرۆڤەکە هەموو جەستەیە بەڵێ لە جەستەیە بێت ئەو کەسە هەست بە سڕبوون بکە لە شیا لە دەوری لێ و ئەوانەیە لە دوو پشکا بە تایبەتی ئەمە ڕوئایات و ئازارێکی زۆری ئەبێت هەنەجار ئەو کەسانە تووشی لە ماریشە ئەمە ڕۆیە تووشی بورانەوە بن تووشی گەشکە ئەبن دڵیان بە پەلەپەلی ئەیات لەوانەیە تووشی عەجزی بەشی لە بەشەکانی تری لەش پێون بۆ نمونەیەکێک لەوانەیە کە دوو پشک تووشێکە لەوانەیە تووشی التیابی پەنکریاسی بکە تووشی خوێنبەربوون ئەوەی کە هەمومانەی زانین کە لەوانەیە بە تایبەتی پێوەدانی مار وەلو لەو دوو پشکیشە هەیە هەنێجار بەس پێوەدانی مار ئەبێتە هۆی هەڵ ئاوسانی پەلەکان و شینبوونەوە معنایەوەیە خوێنەکەی تەحەلول پێکات و ئەبێتە هۆی نەزیفی شێر پێز لەو کاتەیە دروستە بێت ئەمە نیشانەکانن کە بە گشتی پێویستەکە زۆر بە خێرایی فریای بکەین چونکە لەوانەیە نەخۆشەکە بەرەو حاڵەتێکی خراپتر بڕۆ تۆ پرسیارێک لای زۆر بەمان ڕەنگە جێی سەرنج بێت بۆچی هەندێک جار دوو پشکەکە پێێتەوە یا خودمارەکە پێێتەوە هیچ ڕوون هەندێک جاریش حاڵەتی زۆر مەترسیدار و هەتا ڕەنگە بەرەو گیان لە دەستانیش بێگومان پەیوەندی بە جۆری مار و دوو پشکەکەەوە هەیە یا بە دواخستنیەوە هەیە یاخود چارەسەرەکان پێویست نەبوون یاخود تەمەنی کەسەکە کاریگەریە بێت قسەکەی جەنابەت زۆر ڕاستە زۆر جارەیە و پرسیارەکە ئەمە بۆچی وایە طبعاً ئەمە پێوتێت چەند فاکتەرێک تەسیرەکات جۆری دوو پشکەکە یان مارەکە ئەمە تەسیری هەیە لەسەر ئینسانەکە جەوەکەی مەسانەگە بێت و هەتا گەرم بێ ژەهری مار و دوو پشکەکە بەهێزترە زۆرترە خسترە بێتەوە بێگومان قسەکەی جەنابتە یەکێکی تر لەوانە مەسەلەن کەسەکە ئایا هیچ نەخۆشیێکی تری لەگەڵا یا نەخۆشی تری لەگەڵا نییە دوو تەمەن
لە مناڵ و لە پیرەکانە بە تایبەتی ئەمە تەسیری زیاترە کە پێوەی ئەیە ئەو شوێنی کە پێوەی ئەیە ئەگەر بێت و پەلەکان بێ باشترە بەس ئەگەر بێت و دەموچاو ئەو منتەقەیە بێ دیارە ماکەکانی زۆر بە خێراتر دەرەکەی و لەوانەیە کوشندە بێ شوێنی پێوەدانەکەش تەسیرەکاتە سەرەوە وەکو باسمان کرد لە جۆری دووپشکەکان لە جیهانە وا باوە کە خەتەرترین جۆری دووپشک فەڵەستینیە لەگەڵ بەرازیلیا دیارە لای خۆمان ئەوە لە کتێبانە نووسراوە بەس لای خۆمان زۆر واقعیە و زۆر ڕاستە کە دووپشکی منتەقەی عربەت زۆر خەتەرێکێکە لە دووپشکانی کە زۆر خەتەراڵێ هەر کەسێکەوە با لەوانەیە بیکوژێت مەرجیژنی هەمویان وابن بێگومان بەس عادەتەن وا باوە کە دووپشکی ئەو منتەقەیە خەتەرە بێگومان ئەمانە دەورە بینێ یا جۆری مارەکەی کە پێێتەوە ئەیە باسی ئەومان کرد کە وتمان دوو شوێنی دوودان زۆر مهمە چونکە ماری ژەهراوی دوودانی هەیە کە پێوتێ فانکس بەس ماری ناژەهراوی ڕیزێدانی هەیە بە ڕیزە پێشتەوە با سێرەکەی هیچ نیشانەیە لەسەر پێیان ناکات تەنها ئازار نەبێت لەو شوێنە چونکە ژەهری نییە بچێتە ناوە بێجگە لەوەش یەکێکی تر لە هینەکان جۆری ژەهرەکەیە جۆری ژارەکەی وەکو جەنابیشت دەیزانی مەسەلەن ئایا ئەمە نیورۆتۆکسینە هیمۆلایسینە یان چەند جۆرێکی کەمان هەیە کە بەڵین بە عەسەبەوە ئەیە ئەبێت هۆی ئازارێکی زۆر و تووشی شۆکیەکە یا ئەوەتە ئەیە بە جۆرەکەی لەو جۆرەیە کە خوێن تەحەلول پێەکە خوێنەکەشی ئەکاتەوە لەژێر پێستا و تووشی نەزیفیەکە تووشی کەم خوێنیەکی زۆریەکە و بە پەلە فریای کەوین جاریوای پێویست بووە کە قاچی هەڵبدڕین بۆی خوێنی بۆ بڕوات ئەمانە هەمووی فاکتەرن کە تەسیریان لەسەرەوە هەیە ئایا نیشانەکان چەند دەرەکەون و تا ڕادێت ساڵێن مستی لەو ئەڵقەوانەژەگەر لە دەستا بوو لا ببرێت لەو کاتە باشترە بێگومان لە شوێنی پێوەدانەکە پێش ئەوەی هەڵ ئاوسان ڕووبا قسەکەی ئەو قسەیە زۆر مهمە پێش ئەوەی ڕووبا هەرچی مستیلە و ئەڵقە و زنجیر و ئەمانەیە بێت لای بەری لەو شوێنە چونکە هاتو ئەڵاوسان ڕووی ئەموو و تۆرنیکایە ئیشەکە لەوانەیە نەیەڵێ خوێن بچێت بۆ ئەو پەنجەیە پەلەکە وشک بکات و بێتەوەی ئەوەی کە پەلەکە خوێنی بۆ نەچێت بێتەوەی گەنگرین و بڕینەوەی ئەو پەنجەیەویش بۆی ئەڵقەیەکەوە بەرەوە پێویستەکە هەر شتێک بەو پەلەوە بوو کە پێوەیە دەست بەجێ نەک بێوەشەوە بە هەموو لەشی ئینسانەکە چونکە لەوانەیە هەموو گیانی بە ئاڵسێن لەبەرەوە پێویستە هەر شتێکی پێوە بوو لە ئەڵقە ئەو شتانە هەمووی لا ببرێت ئەو خواردن هیچ تەسیریشی نییە لەسەر نەخۆشەکە بێگومان مەسەڵە ناخراب نییە بەیش ئەڵێ ئەو نەخۆیتەوە چکە خراپە بڵاوە بێتەوە نە ئەسڵ ساسی نییە مەشەر یەکێکە لەو اعتقادە غەڵەتانەی و کەساتوانێ ئەو خوا بۆچی نا مەگەر بێت و قەرار لەسەر ئەوە بیرەکەم نەخۆشە حازر بگرێ بۆ نەشتەرگەری بۆی نەشتەگەری بۆ بکرێ قاچی نەبڕنەوە بۆی خو جەناب دەزانی فیشۆتۆمی بۆ بکرێ لەم کاتەیە ئەکرێ بە نەخۆشەکە بڵێ هیچ بەخۆ بۆ مەسەلەی پەنجەکەویش زۆر باشە دکتۆر کاتی ئاڵتوونی چەند کاتژمێرە لە پێوەدانەکەەوە هەتا گەشتن بە نەخۆشخانە یان ئەگەر پرسیارەکە بە زۆریشتر لێ بکەین لە پێوەدانی ماریا دووپشکەوە هەچ شتێکی دیکە لەو بابەتەوە بێ هەتا چەند کاتژمێر ئەکرێ مەترسیەکان دەرکەون ئایا دوای 12 کاتژمێر ئەگەر هیچ دەرنەکەەوە کرێتتر بڵێن ئەمە سەلامەت دەرچۆڵێ ئەو کاتی کە ئیرێ بە نەخۆش لە دوای پێوەدانەکەەوە 24 کاتژێرە بەڵام زۆربەی زۆری ئەو نەخۆشانە بۆ دەرکەوتنی ماکەکانیان ئەڵێ چەند ساعاتێکا دەرەکەوێت لە 3 ساعت بۆ 4 ساعتی یەکەمە ماکەکان دەرەکەوێت لەسەر نەخۆشەکە بەڵام ئەکرێت و ئەمە درنگ خرێت کە تا 24 ساعتیش درێژ بێتەوە بۆچی چکە هەندێک جار پێوەدانی ماریا دووپشک بە تایبەتی حاڵەتێک هەیە پێوترە ڕەبدۆمایۆلایسیس ئەیە بە ماسوولکەکانەوە ماسوولکەکان تێکەڵەوەشێنن ئەمە ژوا ئاگا کە مادەیەکی زۆر ژەهراوی لە ماسوولکەکانەوە دەچێت بچێت بۆ گورچیلەی نەخۆشەکە بۆ گورچیلی نەخۆشەکە لە ئیشپا لەبەرەوە زۆر جار بە نەخۆشەکە ئەڵێن کە تەنانەت دەشینێتیتە ماڵەوە دوای 24 کاتژمێر ئەڵێ متابعی میزەکەی کەم زان سوور نابێت ئەوان وازان خوێنە بەڵام ئەمە مادەی مایۆگلۆبینە لە ناو میزەکەیە کە مادەیەکی زۆر ژەهراویە گە فریانەکەوی لەوانەیە گورچیلەکانی یەکسەر لە ئیش پاپەکی بخات لەبەرەوە زۆر گرنگە مەسەن بە نەخۆشەکە ئاڵێ لەبەرەوە کاتێکی بۆ نییە بەس عادەتەن لە 24 کاتژێری یەکەمە ئەگەر بێت و نەخۆشەکە هیچ شتێکی ئەو توی لەسەر دیارینەیە ئەو ئەتوانین بڵێن ئەم نەخۆشە لە سەیفایە باشە مناڵبەرینە نەخۆشخانەی مناڵان یا بیهێنینە نەخۆشخانە گشتی فریاکەوتنەکان لە حاڵەتی پێوەدانی ماردووپشکە بەپی گایدلاینەکان خۆ دەزانیت فەرقەکە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکیکە فەرقەکات بەڵام زۆربەی زۆری لە هەموو جیهانە مەسئولیەتی پێوەدانی ماردووپشک دکتۆری فریاکەوتنە ئەمەرجەنسی دکتۆری تەواریە لەبەرەوە بۆ مناڵ و گەور و پیر فەرق ناکات ئەو کاتانی کە تووشە بێ یەکسەر هێنێ بۆ ئەوێ دکتۆری تەواری اختصاصی هەیە ئەبێ فریای ئەو نەخۆشە بکەوێت بەپی گایدلاینەکانیش لەوانەیە وڵات هەبێ پێویستکە بیبای بۆ نەخۆشخانەی مناڵان یا بە پشتێوەیە بکەوێت ئەوانەی دووجیان کاریگەری زۆر خراپیان لەسەر دەرەکەوێت
وەکو کاریگەری مەسەن باز لەوە نەکراوە کە ئەوەی دووجیانە کاریگەری زیاتر لەسەر بکاوە لەوانی کە دووجیانی بەڵام بێگومان یەکێک لە سەبەبەکانی لە باشوونیش بریتە لە پێوەدانی ماریا دووپشک لەوانێ مناڵ لە بار بەرێت لەوانێ مشکلی توش بکات بەڵام ئەمە شەر نییە کاریگەری وەکو هەمان کاریگەری ئەوانی کەیە و تەنانەت ئەو ئەنتیڤینەمە باڵێن ئەو دژە مارەیە ئەو دژە دووپشکەی کە هەیە لە جیهانە هیچ تەسیرێکی سەلبی لەسەر مناڵەکەش نییە ئەتوانێت بیرێ بۆ بە ژنە دووجانەکەش بە ئافرەتە دووجانەکەش. خۆپاراستنێکەیە لە بواری پزیشکیا باسی کرابێ بۆ خۆپارێزی لە مار لە دووپشک شتێک هەیە کە ئێمە چینە دەرەوە ئەنجامی بین بۆی کەمترین کات بەرکەوتنمان. بێگومان خۆپاراستن وەکو گوتمان باشترین چارەسەرە کاچیتە دەرەوەی شار مەجموعەی شتێ ئەڵێ بیکەی بە تایبەتی کە لە دەشت و دەرابی ئەڵێ بێ ئەو خۆنەرانەی لە پێیەکی باشتر وایە خۆنەری داخراو بێ کراوە نەبێ گۆشتی قاچ بە دەرەوە نەبێ لەبەری لە گژوجیایە لەوانەیە دووپشکی تیا بێ ماری تیا بێ پێێتەوە بە لەبەرەوە باشتر وایە خۆنەری داخراو بێت و هەروە ئەڵێ ئەگەر باشتر وایە دوورکەوینەوە لەو شوێنانەی کە سێرەکەی قەرەباڵغ قەزم لە ئینسانیە سێرەکی مەجموعەیە دار و تەختە و بلۆک و شتی لێ لەبەروی خۆتەزانی مار و دووپشک بە تایبەتی ئەچنە قوژبنەکانەوە قوژبنە ئەچنە بەردەوە بندارەوە لە بەریان مەغزنێکەوە کە چەند ساڵێک وازی لێ هێنراوە ئەڵێ باشتر وایە دوورکەوینەوە لەو شوێنانە ئەگەر نزیکیش بووینەوە چوین بۆ شوێنانە پێویستەکە دەستکێشی تایبەتی لە دەست بکەین واڵێ باشتر وایە تەقەبەی لەو شوێنانە پێش ئەوەی دەست پێ بەی شوێنەکە لەبەروی ئەم تەقەلیانە لەوانەیە مارەکە بترسێنێت و بڕوات لەو شوێنەیە و ئەگەر هاتوو مصادفەی ماریشی کرد باشتر وایە ئەگەر لەبەر پێتا بوو بۆستە چونکە زۆربەی زۆری مارە ژەهراویەکان تەنها ماری کۆبرای لێ دەرچێت ئەگەر بێت و هەست بە مەترسی نەکا لەسەر ژیانی و هەست بەوە نەکات تۆ ئەتاکیەکەی یا هجوومەکەیتە سەری پێتەوە نایەت لەبەرەوە ئەڵێ باشتر وایە بۆستی بەڵام ئەگەر هاتوو تۆزی لێ دوور بوو هێواش و لەسەر خۆ وا لە مارەکە مەکە کە هەست بکات تۆ هجوومەکەیتە سەری هێواش چەند خطوەیە وەرە دواوە بۆ ئیتر لی دوورکەویتەوە چونکە مار ئەڵێ لە چەند حاڵەتێکە ئەگەر بێت و کۆرنەریکە یانی بخیتە سوچێکەوە یان ئەگەر بێت و پێی بەسەرا هەڵبێنی کە وازانێ پی پیانی یان ئەگەر بێت و هەر بەڕاستی بتەوێت ئەتاکی دوای بکەویت ئەمە لەم حاڵەتیان مار هەست بە مەترسیەکە پەلامارت دەیە ماری ناژەهراوی لە هەموو حاڵەتەکە پەلاماردا بەس زەرێکی ئۆتۆی نییە مارە ژەهراویەکان وەکوتمان ماری کۆبرای لێ دەرچێت ئەوانی کە ئەگەر بێت و هەست بە مەترسی نەکەن لەسەر ژیانیان پێتەوە نایەن لەبەرەوە شەکە ئاعتیقادی هەیە لەگەر مارێ بەلا تا ڕۆژ زۆر نزیک بووی لێەوە محاولە بکە مەجوڵێ چونکە نەجوڵای هەست بە مەترسی ناکە ئەویش لەوانەیە بڕوات بەڵام ئەگەر جوڵای هەستی بە مەترسی کرد پێوەدانەکەی لە چەند لەحظاتێکە فریای دوورکەوتنەوە ناکەوی چونکە زۆر سەریع لە پێوەیە زۆر باشە کۆتا پرسیارە هەموو پێوەدانێک پێویست بە چوونە نەخۆشخانەکە من پێم باشە ئەو بڵێ باشتر وایە هەموو پێوەدانێک بۆچی چونکە وەکو باسمان کردەوە لە بیدایەتیشەوە زۆربەی پێوەدانەکان زۆربەی زۆریان هیچ ماکی لەسەر مرۆڤەکە دروست ناکەن تەنهاش ئازارێ نەبێ هیچ دروست ناکەن بەڵام بۆ سیفتی نەخۆشەکە باشتر وایە هەر پێوەدانێک بوو سەردانی نەخۆشخانە بکرێت بۆچی لەبەر چەند سەبەبێ یەکەمیان هەموو پێوەدانێک بەپێی گایدلاینی جیهانی ئەبێت دەرزی دژە تیتانەس دەرزی دژە گەزاس وەربگرێت چونکە هەمووی لەوانێت تووشی گزاز بە خۆشتەزانی ئەمە نەخۆشیێکی زۆر مەترسناکە ئەگەر تووشی گوزاز بی بەوەی پێوەدانی مار یا دووپشک یا هەر شتێکی کە نسبەتی مردن لە 60 لەبەرەوە یەکسەر ئەبێ بچیتە نەخۆشخانە بۆ ئەوی دەرزی گوزاز وەربگری هەر پێوەدانێک بێت زائیدەن مەسەلەن متابعەکەی چەند پارامترێک بۆ ئەگەر مشکلت نەبوو اینجا ئەنێرێتە ماڵەوە لەبەرەوە باشتر وایە هەموو پێوەدانێک سەردانی نەخۆشخانە بکات بۆ چارەسەرکردن زۆر سپاس دکتۆر دیارینی هەر بسپۆرین شتەگەری گەشتی سپاس بۆ زانیاری وردانە انشاءالله ئومێد دەکەین هەموو لایەک دوور بن لە هەموو جۆرە پێوەدانێک و سەیران و سەفەری خۆشی بەڕێکە خواتان لەگەڵ